ڕەواندی تو ڕەواندی دە ئەوڕۆی تێکە یان دە ئەوڕۆم بەرە جەژنتان پیرۆز و تەندروست باش بن. کولتور و هونەر پێناسەی گەلان دەکات و تایبەتمەندی ژیانیان دەردەخات. ئێمەش وەکو کوردێکێکین لەو نەتەوانەی شانازی بە کولتوری خۆمانەوە دەکەین. بەرنامەی کۆوار بۆ ئەم هەفتەیە کۆمەڵێک بڕگەمان بۆ ئامادەکردوون پێکەوە تەماشایان دەکەین. خانمە پەیکەرساز ئاسۆسجاف لە نوێترین کاریدا پەیکەری دایکی دروست کرد. پەیکەرەکە لە ناحیەی ڕزگاری لا گەرمیان دانرا کە زۆرترین ژمارەی کە سوکاری ئەنفالکراوانی تێدا دەژی. پەیکەرەکە نیشانەیەکە بۆ ئەو دایکانەی دوای ئەنفال بە مەچەک و ماندووبوونی خۆیان ژیانیان تێپەڕاندووە. ئەمە هەشتمین کارمەکە لەسەر شەقامان نمایشەکرا بەڵام زۆر جێی دڵخۆشی بوو بۆ من کاتێک کە خزمەتی دایکێکم کردووە کە دایکینەوەی ئەنفالە کە دایکێکە ڕەنج و ماندووبوونی چەندینەوە و لە چاوەڕوانی ئەو هەموو ئەنفالەدا بووە بۆیە ئەوەندەم ئەو کارە خۆشەوێ لە جیاواز لە هەموو کارەکانی کەم لە بەرەوەی هەم لە ڕووی بەرزی و قەبارەکەیەوە زۆر جیاواز بوو ئەزمونێکی زۆر جیاوازتر بوو لە کارەکانی من هەم لە ڕووی ئەوەی کە خزمەتێکە بە ئەو دایکانەی کە ئەم بۆ بە سونبول بۆیان یاخود ئەو دایکانەی کە ڕەنج و ماندووبوونیان ناوە لە چاوەڕوانینەوەکانیان هەتاکو ئێستش بۆیە هەمیشە ئەمەوێ لە بەرچاوم بێ یاخود ئەو کارێکە بە بەردەوام ئەمەوێ لێمەوە نزیک بێ بەڕاستی. ئەم پەیکەرە خۆی بۆ خۆی ڕەمزیەکە و هەروەها دڵدانەوەیەکە بۆ نەوەی ئەنفالکراوان و هەروەها بۆ ژنانی ئەنفالکراوان دیارە پەیکەرەکەش بە جۆرێک لەسەر داواکاری خۆیان شێوەی جلوبەرگ و دیزاینەکەی دروست کراوە هەروەها شوێنی دانانەکەشیان لەسەر داوای خۆیان بۆ شوێنی ڕووی پەیکەرەکەش کە دایکی ئەنفالە کراوە لە گۆڕستانی ئەنفالکراوەکان هەر لەسەر داواکاری خۆیان بووە. من لێرەوە داواکارم و هەروەها داواکارم پەیکەری زیاتر بکرێ بۆ ئەوەی ببێتە ڕەمزێک ببێتە دروشمێک بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان بۆی ئەنفال بە زنوێتی بمێنرێتەوە ئێمە بتوانین تەنها لەسەر وەرقە و لەسەر قەڵەم و کاغەز ئەنفال نەمێنەوە وەکو ڕەمزێک مێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوومان. وەروە جگەلەوەش دیارە ئێمە چەندین کەسایەتی ترمان هەیە لەم گەرمانەکەوە ڕەمز و سەرقافڵەی ئەنفالکراوەکان یەکێک لەوانە شێخ حسێنی هەزارکانیە کە لە ناوی ئەنفالکراوەکانی عەفوعامی بۆ دەرچوو دەرنەچوو تاوەکو ئێستا هیچ ڕەمزێکی نییە داواکارم ڕەمزێکیش بۆ ئەو دروست بکرێت. لە ڕێوڕسمێکدا نوێترین کتێبی نووسەر سەگفان ڕەمۆ بە ناوی تیرۆریزم مێژوو پێناسە و ئەگەر و چارەسەرەکانی بڵاوکرایەوە و واژۆی لەسەرکرا. ڕێوڕسمەکە لە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری زاخۆ ئەنجام درا و کتێبەکە پێشکەشی ئامادەبوان کرا. منی هەوڵدایشی جوری تیرۆری دیار بکەم. gelek curê wê heyn zana şerezat wîwarî dayê cida kirîn tulgor mêjoyê berê xwe bidîye tulgor demî berê xwe bidîye gul coğrafyayê berê xwe bidîye û çendîn dergehê dîtirê heyn tîrorê cida dikin dibêjî ev tîrora kevne ev tîrora serdemênî ye ev tîrora hevçerxe cêwazê wê şêwazê wê karê wê encam dan û egerê tîrorê min ê diyar kirîn paşê jî من خوی هول دایی کو چند خالق من دست نشان کردین خالق جدا به هنده ام دی چواشین خوش وی دیار دی پاریزن یعنی ام چپ کن به هنده ام جوی دیار دی گیم بکن و وقت پاشگو اجید پرتو که دامنین ایناتی خواره هولن کمالا گشتی و جواکا ام نهیانی و دولتی کاوا چه بیار ویوایی دادری خستینه و بیار توال چه آزدانن و چند پیگیرن به هنده بابت زنگینه پیدا بتون او بیار و خالق پیوگیر دایم دیار کردین.
راستی ما بابتش میجا کوم کربی بله هکر اف کودانه نبان رنگ 4 سال دیجی من شباز بی پردوک چاپ بکم بله اوا کودانه ده هر چند شالاکی و ام بیزار کرن باش آره که دیتر وجی ام پتر نیزیکی وان بابتا کرن وان کارا کرن اوید ما پاشگوه و آویتین یان اوید ما هندلی و ندان خاکو ام بشین انجام بدن که بابت گرینگ بین او جی ام همیجی نیزیکی پرتو خاند میکرن نیزیکی بابت میکرن شواناج من اف مفادی تو دلی و پراستی زانی اتماعی که امدام شازی پرتو که بو خویندوانا درس بکم و بر چاپ بکم و چاپ بکم شێوازی ژیان لە شارە داگیرکراوەکەی عەفرین کاریگەری لەسەر بەرهەموو پرۆژەکانی بەکری یوسفی شێوەکار هەیە. ئەم هونەرمەندە لە ئەڵمانیا دەژی و یەکێکە لەو کەسانەی لە ساڵی 2001 بەشداری کرد لە دروستکردنی پەیکەری بەلەمی دەریایی لە ئەڵمانیا. ئەم هونەرمەندە 4 پرۆژەی جیهانی ئامادەیە، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بۆ ماوەیەکی کاتی ڕاگیراون. از هنرمندکی جای کرمنجم جالی عفرینه بنگها من هنری براستی امکانم بیجن یعنی او طبیعتا هان او چیروکن الوی دفره چه دبون بهنا آخه دنگ شوانا دنگ پز دنگ انسان الورد چیروکا استرانا رنگ سور رنگ عرده او تایبت دفر عفرینه رنگ سوره پنسالی ادم پیکرسازی ادا دست پیکر و برویجی متمان کرد دورا یعنی دمک پر پشت بیات مخواندن جکر مرکز هنر جوانا هنر جوان الحلبه یعنی هر دو عالی پیکرسازی و وینا کشی مرا وقت من تکلی هفن یعنی دمک درفت هفن تدبینی از هیکل پیکرات چه دکم و دمک دنجی دیتا وقت من مجال چه دبی از عالی وینا سازی دا وقت من وینا کشی دا از کار دکم هاتنا مع ألمانيا صالا 98 بو تاليا 97 وقت بين ألمانيا فرق دولتك وقت بين جيك لي كولتور بر دولمند عالية هنري ده يعني عالية وين سازية بيكر سازية ده تشتن بر جوان ألمانيا جانا يعني ألمانيا براستي برتر يعني كاري پیشنگاه پرتر یعنی گلک پیشنگاه الور فکرن ولو اوروبا هنا کی جین هنا ولاتنا هنا مجمل ورجی پیشنگاه فکرن وقتن دالیه پیکرسازیه دا جی وقت من فستیوال نه بم تدا مشارکت کردن العالمی تمامی یعنی زیاتری 40 مهرجان فستیوال از تدا حاضر بودم براستی هر تابلو نامه خواهی یعنی فکر نمونه و تابلوی هم دبینن پیشرامه یعنی افخوا سرشت بمعنای کلاسیک وقت ما گویی کلاسیکا سرشت او دفره که جیه که وینکشی برنگ وینکشی و تنجی یعنی اما او تجمره نبسه از وقتی سرشت چه دکم از چیروک از تدا تشتن هنا ميثولوجيك هنا تشتن هنا وقت من از بخوات جيروكا تدا پیدا دكم يعني وقت مدبينين ور تشتن هنا صورتن فوتوغرافن
إنسان عزيز من مثلا مكرين ناف تابلو هذا بوقت بين بهنك سيمبوليك سيمبولنجي أنا متى تشن هذا سكتشن مبارك شيء كرنا بدستي وقت بين سكيتزا بيرد بين أو جي مت انتجرا كرنا بردا وقت كولاج بيرد بين وقت في تابلو عند بينن يعني تشتي من وقت بين سري أوي يعني سري إنسانك داعشي بستياوي نجوانتياوي او تشتي وقت من خراب رياوي او شكلي خراب وقت بشكلك حيواني يعني هاب حيوانك وقت شكلك حيواني هاتي او كرن والكيلكاوي كيلكاوي ديش خوشك بونك جوان انسان كردن او انسان من يعني بجوانتيا خو وقت من او تشتي برا كونتراست انا برا انسان تشتي خراب وبيس يعني وايرند يعني اي باج او جوانتيا اما قلتي عفريني ان شاء الله اول سر بيسبونا داعشية او غير داعشية ان شاء الله يبسر كذا هونەرمەندێکی گۆرانی بێژ لە دهۆکەوە میوانی ئێمە دەبێت. خاوەنی دەنگێکی بەسۆزە و لە ڕێگەی گۆرانیەکانیەوە سەربوردەی ژیان دەگێڕێتەوە. خۆشی و ناخۆشی، خۆشەویستی و ئازار تیایدا بەرجەستە دەکات. ئەو دەڵێت گۆرانی وەکو خوێن لە ناوجەستەی مندا هات و چۆ دەکات و دەجوڵێتەوە. ڕەنگە مرۆڤ بتوانێت لە هەر شتێک دوور بکەوێتەوە، بەڵام من ناتوانم لە هونەر بە دوور بم. فرمي الصالح حفتي وشاشي واتمان ياسين راديو بغداد از واتمان ياسين ستران الدهواتا وكي بكاي ناري هوال دبيتا زاوا دلي افسترانه بين از برينجي من ستراند گوتن زاروكيني من دست بكري چه بيجي من 19 سالي بو من دست بكري بس فرمي حفتي وشاشي راديو بغداد جاتري جمي قلاب جابلكي روشاد لاب جاتري جمي قلاب جابلكي روشاد لاب او رجا اس فرمي هاتي موارقرتن يك نصيحة المناطق كرن شيرزاد محمد سعيد ودلشادي قلتي ما دفيت شاكرك ما نبت حسن جزراوي ومحمد عارف كمان حسوي ومحمد عارف يتكر راستي قلتي ما شاكرك دفيت من قلتي أذب زحمتنا في سترانة وكي خانما من وكي في سترانة تعطنا قوتن مثلا مذهبك وبلايا شو تعتكرن يا حفشرخيبو قلت من ام بوشورنا كاين بو افرو پشتی 40 سال دی 50 سال دی شاکرین یاسین خانما من کیه خانما من تو کی بچوی تو ناف کشریلی برزبوی کشری باری تو رواندی پشکی چاکی تو هوا بوی هنر جیانه من شافت خود وکرین من جیانا ویای من رحمه ویای و اس افرو شممنون بش خده که من همی ارکی خو اول دانه سمله خو من جبه جکر من اوینی دیت من نخوشی دیتن ما خوشی دیتن ما یب همیاجی گوتی همی وارد جیانه ستران میت بگوتی فریاد پیروز بیت مدو کریا زاوام جینا تبرسوز بیت رونی کت جاوام فریاد پیروز بیت مدو کریا زاوام جینا تبرسوز بیت رونی کت جاوام زاوا گی زاوا اوکی زاوا گی زاوا حوالا زاوا تقریبا 11 برهم من یه هی چه سیدی و چه کاسیت 20 سترانیش بو رادیو بغداد من هبون جبلی سرودا گلک سرودیش من یتین یت نشتیمانی من گلک ستران بو دعواتش یت گوتین بو بیکو زاوا و جا نه از بو هنرمندی بتنید بیجم شوکار بیت عالم بیت هندی پیچه بیت و خاصتا یا هنرمندی دنگه موزیک جان قوته هندی من پیچه بیت و هندی از بیجم
هندي خدان شيان هبيت بلا بيجت من بيا من بيا نيباتلي من بيا لنعشق وحوريا بجنا بلد من بيا من بيا وي من بيا لنعشق وحوريا بجنا بلد من بيا من شو الأكوارك جوني شي دستي من داب خاصة في نصاخية في إيشا كورونا من فايدة كي باش ليديت يعني حتى هشنا هسترانا من حاضر كرين حتى 10 هسترانا جي اف برهمني سترانك شوان برپرين يادين ما همي رنگن شبيوز شمالا كرينش آوازت من اف برهمكينية اجد كما دياري بو همي ولاتيت كردستاني برپرين يادين ما همي رنگن هند طالين شيرين وشيرين وغنگن دمارو جين بغوري دبن رندك بوغاتنا بيري گوشداري وزنگين بوغاتنا بيري گوشداري وزنگين جارش بیر ناچین سر برویات اول حزرین مسورین هم پیات دمتنی روز خوشینه دمتنی روز خوشینه قابا امتدا بختور وشاد قابا امتدا بختور وشاد حەسەن ئیبراهیم لە ژیانی پەنابەریدا کاتەکانی خۆی زۆر بە وریایی و بەسوود بەسەر بردووە هەتا بووە خاوەنی 17 بەرهەمی ئەدەبی کە لە چیرۆک و ڕۆمان پێک هاتوون. حەسەن ئیبراهیم نزیکەی 25 ساڵە لە ئەڵمانیا لە شاری ئۆرنبەرگ دەژی بەسەرهات و چیرۆکەکانی کوردستان بە تایبەتی ئەوانەی لە یادیدا ماون و گوێبیستیان دەبێت بە نووسین دەردەبڕێت و 3 بەرهەمی نوێی لە ژێر چاپدایە و پێشکەشی پەرتوکخانەی کوردی دەکات. از حسن ابراهیم عبدالله خلقی باجر سیمیل ما اش سال نطو بینجی ولی آلمانیا دجیم سالت 80 دا من اصحابت نویسینی و دسپیکی من کرد چروک نویسیه و حتی ویگاوی از ناف وی ویژه کردی دا بردامم و حاول دم کو بردام جی ببم. از خدا نخوا و هفته برهمان من هوی چاپگیری 12 رمانن و 5 کمالی چورکانن پتریاوانا و سر ایش و آزارن گلی کردن رمانت من 12 رمانن هاتنا چاپگیرن کردستانی هاتنا چاپگیرن و 5 کمالی چورکانن اوجهر کردستانی چاپون. دف من نویس یان هر شیوازی که هبت چه رمان بد چه چیروک بد چه هوزان بد در برینکش هندک هستا او هست وقتی گویی چه خوش و نخوش برکو جیان نویس یک جیانیه رمان خوش جیانه هوزان خود در برینش ایش و آزار و خوشی و نخوشی جیانه دکت برهندی از بیشم نویس جیانا منه. داوی برهمی من رمانا کوچویه
کوچو دربرینه که جه هفته و سه فرمانین سر گلی ازی دهاتی ان کس مروت ازی دهاتی کوش فرمانا ایگی حتی فرمانا هفته و چاره وکی من گلک دیمان دا دیار کردی کو چو کس چو نویسر چو قلم نشین هوارو غیریت دایک کا ازدیان یعنی کچه کا ازدیان زارو که ازدی ناف دستین تیروست دا سر پرتوکه که بنویسن لی اول بتا هوارک جه هوارد من افوینه البغداد هاتي قلتن صالح حشتي وبيجم دوي امل بمانجي بيم ابي دوكي هاتي قلتن وينكي جرايكي اكو مره هيلان درت خو ابي حوالد ميت بمانجها تيلو بيتيران بغداد قال جرا هنده پرت اینا کردن نفروشنبیل اریم روشنبیل هنه اریم رومان هیا اجد بیشم ما رومانش که های ما روشنبیل که تنبلی بریا ندستی مدایا برکو ما گلک کسی تن برهمت و سالها سال 10 سال 15 سال من برهمه کی بک و دست خوش نگاه به هنده لاینا درشتین که حتی هاری کاریاوانا بگن علی هفته چنگی دی هبت و مدوید زمان برهمین ما بینه گوهارتن با زبان بیانی او زمان بریا دست داد و هندی کردی بتو هندی نف کرده داد و هندی دهوکی بتو الهولی سلیمانی بت ام دیار خدا نوام پاتو قابن خدا نوام کسابن دەرهێنەرێکی ئەڵمانی چیرۆکی مردنی پەنابەرێکی کورد لە ئەڵمانیا دەکاتە فیلمێک. شاباز عەزیز خەڵکی باشووری کوردستان بوو. لە ساڵی 2017دا لە مارکێتێک تووشی کێشە بوو 4 کەسی ئەڵمان پەلاماریاندا و ئازارێکی زۆریاندا. دوای 6 مانگ لە ڕووداوەکە ئەو گەنجا تووشی نەخۆشی دەرونی بوو لە دارستانێکی ئەڵمانیا ڕێگەی لێون بوو لە سەرمادا ڕەقبووەوە. Shabazz al-Aziz war ein Flüchtling, der aus Sulaymaniyya in Kurdistan nach Deutschland gekommen ist, auf der Balkanroute. Shabazz Aziz خەڵکی سلێمانی بوو لە کوردستان وەکو پەنابەر هاتبوو ئەڵمانیا. نەخۆشی دەرونی گەشتەی لەگەڵدا بوو چارەسەری وەردەگرت. خۆی لە شارۆچکەیەکی نزیک لە شاری دێرستن دەژیا. ڕۆژێکیان دەچێتە سوپەرمارکێتێک بۆ ئەوەی یەکە بۆ تەلەفۆنەکەی بکرێت. بەڵام لەگەڵ کاشێری مارکێتەکە تووشی کێشە دەبێت چونکە لە یەکتری ناگەن و دەبێتە دەمەقاڵەیان. 4 کەسی ئەڵمانی دێنە ناو کێشەکە و پەلماری گەنجە کوردەکە دەدەن و بەدارێکی دەبەستنە و ئازاری زۆری دەدەن. Du hast das vertelefoniert. Hol 10 €, dann kannst du dir eine neue kaufen. Stell die Flasche hin. €10 تێکە یان €10 بەرە €10 تێکە. Nein. دادت گیان خاڵت گیان لە بێعنیەوە هەولاکەم $100 ئێمە بەس بۆم تێکە. دەتوخوا. Sie waren schon 2 Mal da heute. دە تێکە. Die Flaschen haben da zu stehen. پۆلیسێتۆ لێ بڕۆ لێیان سەنە. پۆلیسێتۆ لێ بڕۆ لێیان سەنە. Stell die Flasche weg. پۆلیسێتۆ لێ بڕۆ لێیان سەنە. ئەخ چی بکەم؟ من دیلان محەممەدم 27 ساڵم لە بەلین ئەژیم دایک باوکم خەڵکی سلێمانین و من مانگی دەی 2019 زانکۆم تەواوکە لە بەشی بزنس کۆمپیوتینگە ئێستاش لەو بەشەیە ئیشەکەم و بۆ ئەم فلیمە من ئەکتەرەکە بووم. شاباز چوو بۆ سوپەرمارکتێک ویستی هەندێک مشکلی هەبوو لەگەڵ تەلەفۆنەکەی و ویستی چاکی کاتەوە کەس یارمەتی نەیا بوو اینجا دوای ئەوە شەن کەسێک شوار کەس هاتبوون ئەڵمان بوون هاتبوون لیان یا بوو ڕایان کەشا بۆ دەرەوە لە دارێک بستیانەوە و بە شێوێکی نادیار کوشتە. ئۆ چییە؟
Ich habe mit seiner Familie telefoniert. Zu diesem Zeitpunkt ist Shabazz tot. Er heißt Shabazz Salah Al-Aziz und wurde 1995 in Suleimania. Ja, genau. Hast du es mal deinem Vater gesagt? Der kennt ja nicht. Nee, aber sag ihm das. Ich habe es ihm geschickt, ja. Stell die Flasche hin, nimm dein Telefon und geh. Warum klagen Sie eigentlich nicht auf Körperverletzung? واڵت دیزنی دەرهێنەری بەناوبانگی ئەمریکی و دامەزرێنەری دیزنی دەڵێت دەتوانیت هەموو خەونەکانت بهێنیتە دی بە مەرجێک بڕوای تەواوت بەتوانەکانت هەبێت بۆ هیوای خەون و ئاواتەکانتان بەدی بێت و هەر بمێنن بە خێر و خۆشی.